لەگەڵ ئەو پەرڕێز و سپاسمان بۆ دەستگای مرۆیی مام ئەمڕۆ ئێمە وەکو دەستگای تەندروستی پێشمەرگە نەخۆشخانەی شۆڕژ نەخۆشخانەی ئاسا لێرە ئامادە بووین کە بڕێک هاوکاری و پێداویستی خۆپارێزیان لە دەستکێش و دەمامک و جلی تایبەتی PPE هێناوە پێشکەشیان کرد بە نەخۆشخانەی ئاسا و هەر لەم چەند ڕۆژەدا نزیکی 5,000 VTMیش تەسلیم کراوە بە تەندروستی و بڕێکشی گەیشتە ئێمە کە ئەو 5,000 حەسەی نەخۆشخانەی ئاسایە کە بۆ فەحسی کۆرۆنا بەکاردێ. ئێمە سپاسدانەکەین سپاسی دەستگای مرۆیی مامەکەی کە هەستاوە بە دابینکردنی کۆمەڵێک پێداویستی خۆپارێزی بۆ کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی ئاسا و لە ڕابردوشدا هەستاوە بە دابینکردنی 5,000 VTM و تێستی PCR بۆ پشکنینی نەخۆشەکانی ڤایرۆسی کۆرۆنا. هیوادارین هاوکاریەکانی دەستگای مرۆیی مام بۆ نەخۆشخانەی ئاسا و نەخۆشخانەکانی شۆڕش بەردەوام بێ. سپاسی هاوکاریانەکەین، دەستیان خۆش.